ئازیزانم زۆری لە شتەکان لە خەونەوە دەست پێێت. خەون یعنی زیاتر پەیوەندی بە خەیاڵەوە هەیە، یعنی ئەم خەون و خەیاڵە شتێکە کە پێت خۆشە. مرج نییە یەکەم جار کە بیر لە خەون نەکەیتەوە بێ بڵێ ئایا من ئەتوانم یان ناتوانم. یەکەم جار بیر لە خەونێکەکەیتەوە کە تۆ حەزی پێێتی. بۆ نمونە تۆ حەزەکەی ببی بە نووسەرێکی گەورە، بەڵام ئەڵی باشە من ئێستا تەلەبی بدایم چۆن ئەتوانم ببم بە نووسەرێکی گەورە، من بۆ نمونە نۆم تەواو کردو چۆن توانم ببم بە نووسەرێکی گەورە. ئەوەی ببی بە نووسەرێکی گەورە خەون و خەیاڵە، بەڵام نابێبی بڵی مادەم ئێستا ئەم شتە لە منەوە دوورە چۆن ئەتوانم. واتە یەکەم هەنگاو ئەوەیە زۆر عاقڵانە نابێ وردەکاریەکی بیرلێکەیتەوە و پێت بسەلمێنڕێ ئەتوانی یان ناتوانێت. ئەمە لێرە زۆربەی خەڵک تێناگا بەڕێزان. ئەڵێ ئینسانە سەرکەوتووەکان، ئینسانە زۆر بەناوبانگ و گەورەکان زۆر واقعبین نەبوون. واقعبینی چییە؟ بۆ نمونە ئەگەر من هەوڵ بەم لە پێناوی ئەوەی کە میلەتی کورد وەکو میلەتانی تر خاوەنی دەسەڵات و کیان بێ، هەمووی بە من ئەڵێ تۆ واقعبین نیت. باشە، هەمووی ئەڵێ تۆ واقعبین نیت. ئەی باشە، جەنگیزخان واقعبین بوو، ئەو هەموو بەربەریەت و یەکترخۆریەی کۆمەڵگای مەغۆلەکانی کردبەیەک. باشە، پێغەمبەران واقعبین بوون کە ویستیان ئەو کۆمەڵگا دواکەوتووە خراپانە چاک بکەن. ئایا سەرکردە گەورەکان ئەوانەی ئەم سەدەی پێشووە وەکو مەهاتما گاندی، نێلسۆن ماندێلا، ئەمانە واقعبین بوون ویستیان گەلەکانیان ڕزگار بکەن؟ ئایا محەممەد ئیقباڵی لاهووری ئەویست موسڵمانانی هیندستان خاوەنی سوڵتە و دەسەڵات بن، ئەو پاکستانە دروست بووە؟ ئایا واقعبین بوو؟ ئەزانین لەکوێ دەستی پێکرد؟ بە شێعر دەست شۆڕشەکەی هەڵگیرسان، بە شێعر واقعبین بوو. کەواتە ئەوانەی بە تەماشتی گەورەن زۆر واقعبین نین، بەڵام خەیاڵ پڵاویش نین. خەیاڵ پڵاو ئەوەیە دانیشتۆ بەس داڵغە لێ، نە، ئەمانە خەونەکەیان ئەهێنن گیری لێەکەنەوە و ئیتر بەڕاستی ئەیانەبێ ئیشی لەسەرکەن. ئەم خەونە ناڵین بۆ بەیانی، ئەگەر بۆ بەیانی بێ زۆر ناواقعبینیە و بە هیچ شێوەیەکیش نایەتێت. بەڵام کاتێک کە تۆ خەونت هەیە بۆ 10 ساڵی تر، بۆ 15 ساڵی تر، 20 ساڵی تر، هیچ شتێک ڕێگرن. بۆیە ئازیزان، ئەوەی کە دائەنیشین خەون و پلانەکانت یەک ئەخەی زۆر زۆر گرنگە. و ئێستا تەماشایەکی ئەوە بکە، خەونی تۆ چییە؟ خەونی تۆ چییە؟ خەون بۆ بەیانی دوو بەیانی نا. ئەگەر تەمەنت زۆر کەمە، خەونەکەت با بۆ 20 ساڵی تر بێ، با بۆ 15 ساڵی تر. وا مەزانە 15 ساڵ زۆرە، کاتێک گەزانی تەواو بێ. ئەگەر بۆ نمونە تەمەنت گەشتووەتە چلەکان، کۆتایی سیەکان، کۆتایی چلەکان، ئەگەر تەمەنی لەو ناوایە 50 ساڵ، با پلانەکەت بۆ 7 ساڵ بێت. یعنی بە شێوەیەکی گشتی لەو تەمەنە ئەکرێ پلانەکەت بۆ 7 ساڵ، لە تەمەنی 50 ساڵیە یان لە کۆتایی چلەکان. بەڵام پێش ئەوە ئەبێت تۆ هەوڵ بەی پلانەکەت زۆر بێت. مەسەلەن مناڵێک ئەگەر ئێستاکە تەمەنی 12 ساڵە، ئەگەر پلانێ دابنێ بۆ 20 ساڵی تر، یعنی ئەو کاتی کە ئەبێ بە 32 ساڵ. لەم ماوەیە ڤیدیۆیەکی هێنم بینی، وارن بافێت بەڕێزێک بووی ناردەبووم کاک بەهەست، شتێکی زۆر جوانی تیا بوو. لە ڤیدیۆکە خوشکی وارن بافێت کە
بە سەرکەوتوترین و بەرهێنەری عالەمدا ئەنجێ، یعنی خاوەنی ملیارەها دۆلار. ئەڵێ مناڵ بوونیاریمان ئەکرد، وەرن بافێت پێی وتم تو ئەزانی من بە تەمام لە ستیەکانە ببم بە ملیۆنێر، یعنی ئەگەر تەمەنم بوو بەستی، ئەڵێ مناڵ بوونیاریمان ئەکرد وای پێوتم، وتی من ئەمەوێت لە ستیەکانە بم. جا ئەمە خۆ چەنەها نەفەر بەڕێزان خەڵک خەیاڵەکانیان لەناو ئەبە. من هاوڕێیەکم هەیە شتێکی بۆ جێڕامەوە زۆر خەفەتم پێخۆ، وتی تەلەبەی پێنجی ابتیدایی بوو، ڕۆژێکیان چیرۆکی هاو بە خەیاڵ لەسەر وەرەقەیەک چیرۆکەکەم نووسی، وتی براکەم پێی زانیم، پێنج شەش برای هەبوو، وتی براکەم پێی زانیم وەرەقەکەی فڕاند، کە وەرەقەکەی فڕاند بۆ گاڵتەکردن لە شوێنێکە هەڵیواستی بوو، من دەستم نەئەگەشت، هەموویانی بان کرد، ئەو ڕۆژە تێر بە من پێکەنی گاڵتیانکە کرد. وتی من ئیتر دوای ئەوە هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان یەک ڕستەم ننووسی. جاری وا هەیە ئازیزان، ئەم مناڵە کە ئەم چیرۆکەی نووسیوە ئێستا بێ، ئێستا تۆزێ خەڵک مستەقف بووە، ئێستا بێ لەوە چێ هەدیەیەکی بۆ بکڕن یان ئافرینێکی لێ بکەن. جا ئەم مناڵە ئازیزان کاتێکە لە ئایندەی ئەفەوتێ لەبەر چی؟ لەبەروی کۆمەڵگاکە دەوروبەرەکە تۆ ناکوژن، خەیاڵەکەتە کوژن. کوشتنی خەیاڵی ئینسانێک، خەونی ئینسانێک کارەساتێکی زۆر گەورەیە. ئێستا کۆمەڵێ دروست بوون لەبەر ئەوەی هەندێک گەنج هاتوون خۆیان کردو بە ڕاهێنەر، ئەڵێ ئێمە ڕاهێنەری پەرەبێدانی مرۆیی، ئامۆژگاری خەڵکەکان، قسە ئەکەن، هەندێک جار قسەی گەورە ئەکەن، لە ئاستی ئەوانان نییە هەندێک ڕقیان هەڵساوە. ئەمانەی کە ڕقیان هەڵساوە ئەڵێ نابێت، ئەمانەیان چیەکەن؟ ئەم جارە یەن دژایەتی پەرەبێدانی مرۆیی و ئەم شتانە. ئێستا ئەمانە ئیشەکەیان چییە؟ ئیشەکەیان ئەوەیە خەونی خەڵکە کوژن. واتە ئەوانەی کە ئەزانن پەرەبێدانی مرۆیی غەڵەتی تایە ئەیانەوێ بێن ڕەخنە لە پەرەبێدانی مرۆیی بگرن، بەڵام ئەمانن کێشەکان لەگە پەرەبێدانی مرۆیی نییە، دەرەنجامەکە ئەمە نییە، دەرەنجامەکە ئەوەیە یەن بە خەڵکەڵێن ئەو شتانەی ڕاهێنەرەکان پێتان ئەڵێن فشەیە و ژیانی واقعی وانە، خۆش گەشتبین مەبن، ئەم قسە زلانە چییە، پلانی استراتیژی چییە، نازانم. ئەمانە کارەساتێکیان دروست کردووە بە هەزاران کەس ئێستا باوەڕ بەوانەکە بۆ سەیری ژیانی خۆیەکە. یەکێک ئەڵێ تۆ توانی خەونت هەبێ، پلانت هەبێ، یەکێکش پێت ئەڵێ خەیاڵ پڵاومە بە ئەم شتانە هەمووی فشێ. ئێستا ئەمانە ئەیانەی خەونە بۆ دروستکەن، لەوە ئەچێن نەزان بێ فەقیرە، بۆ نمونە گەنجێکە بەس دەزانێ قسە بکە، چۆ دەورەیەکی بینی و ئەڵێ من ڕاهێنەری پەرەبێدانی مرۆییم. ئێستا ئەمە قسەی غەڵەتەکە، ئاساییە وە نییە؟ قسەی غەڵەت دەکات و طبیعی شایانی چکۆم نەفەرە خۆی لەوە چە سەرکەوتو نەبوو بێ، ئەزمونێکی باشی نەبێ، خەڵک قسەکانی لێ وەرناگرێ. وەکو چی وایە؟ وەکو کەسێک وایە تۆزێ لە ئیسلام شارەزایە، خۆی نە ئەهلی پیاوەتیە، نە ئەهلی کەرەمە، نە چاکە ئەکا، نە عیبادەتەکە، نە شەو نوێژەکە، نە ئەبەخشێ، نە جوان لە ئیسلام تێگەشتووە، هاتووە ئاوا دەست ڕاوەشێنێ ئامۆژگاری خەڵکە. خەڵکیش سەر دەبێتەوە لە عیبادەت و لە نوێژ کاتێک ئەمە ئامۆژگاریانەکە کە هیچی لە خۆیان نییە. جا کەسانێکن ئەم جارێن ئەڵێن کاکە وەرە ئەها مەلا فڵان کەس چیاڵێ، ئەها بانخوازەکە ئەم غەڵەتەی کردووە. یعنی چیەکەن ئەمانە؟ ئەمانەیەن ئەزانن ئەمە غەڵەتی کردووە، بەڵام ێن ئەوانی تر سار دەکەن. کەواتە ئەم جۆرە پەرجدانەوەیە جاری وایە کێشە دروستەکە. کێشەی ئەمانەی کە ئەیانەوێ ڕخنە لە پەرەبێدانی مرۆیی بگرن ئەوەیە کە بەڕاستی گەنجەکانمان ئەخەڵەتێنن، خەونەکانیان ئەکوژن و لە جیاتی ئەوەی بڵێن نا پەرەبێدانی مرۆیی ئەمەی غەڵەتە، ئەمەی ڕاستە، ئەمەی باشە، ئەمەی چییە، یەت دوور تەخاتەوە. ئەڵەو کتێبانە مەخوێنەرەوەی تر تۆش ناچی بیان خوێنیتەوە، ئیتر بە هەموو بە فاشیلی هەموو ژیان دەبیتە سەر، ڕۆژان کتێبێک ناخوێنیتەوە لەسەرەوەی چۆن سەرکەوتوو بی، چۆن خۆشبەخت بی، چۆن ئیداری کاتەکانت بکەیت، چۆن پلانێکی استراتیژیت هەبێ. کەواتە خەونەکەت ئەگەر دوور بوو هەرچی بێ احتیمالی هەیە بێتە دی.